هەوڵەکان تەمان دیارە دوو ئاراستەی هەیە. ئاراستەیەکیان وەفدێکی هەرێمی کوردستان لە بەغدا بووە بۆ قسەکردن لەسەر چەند تەوەرێک لە کەمکردنەوەی هەناردەی نەوتی عێراق و مەسەلەی پەیوەندی زیاتری نێوان هەولێر و بەغدا لە مەسەلەی چەڵگە غازیەکانی هەرێمی کوردستان و مەسەلەی یارمەتیدان لە بواری وزەی کارەبا و ئەم کێشەیەی ناردن و ڕاگررتنی مووچەی فەرمانبەرانی هەرێمیش بە هەمان شێوە. ئەوان گەیشتونە جۆرێک لە لێک تێگەیشتن و کۆمەڵێک پێشنیار بەرزکراوەتەوە بۆ بەڕێز عادل عەبدولمەهدی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران. جۆرێک لە ڕێککەوتن هەیە بەڵام چاوەڕێی سەرۆک وەزیران دەکەن کە بیخاتە بواری جێبەجێکردنەوە واژۆی لەسەر بکات کە بۆ ئەم مانگە واتە بۆ مانگی چوارەم بڕەپارەیە لە بەغداوە بنێردرێ لە مانگی داهاتووەوە هەرێمی کوردستان نەود ڕادەست بکە. ئەگەر نەود ڕادەستی سۆمۆ بکە ئەم بڕەپارەیە دەمێنێتەوە، ئەگەر نەود ڕادەست نەکات لەوانەیە ئەم بڕەپارەیە لە بەغداوە ببڕدرێ وەچیتر نەنێردرێ. ئەمڕۆ ئەمە لەلایەکی ترەوە بەرپرسانی کورد لە بەغدا و پەرلەمانتارانی کورد بەردەوام لە هەوڵیەوەدان کە مەسەلەی مووچەی فەرمانبەران تێکەڵای ململانەی سیاسی نەکرێ و وەکو باسمان کرد پێشتریش چەند جار دەنگی ناڕەزایی و دەنگی نەشاز لەولاولا بەرز بۆتەوە دژێن بڕەپارەی کە بۆ هەرێمی کوردستان دێ. ئێمە لە بەغدا توانیومانە چ لە ڕووی یاساییەوە چ لە ڕێی پەیوەندی و علاقاتی خۆمانەوە وەڵام و بەرپەرچی ئەم دەنگانە بدەینەوە. بەڵام ئێستا قۆناغەکە جیاوازە. قۆناغەکەوەیە کە عێراق بۆ خۆی تووشی قەیرانێکی دارایی گەورە بووە. عێراق تەنها بۆ مووچەی فەرمانبەران پێویستی بە 3 تریلیۆن و نیو دینار هەیە. ئێستا لە فرۆشتنی نەوتدا ئەگەر بە 24 دۆلارش حسابی بکەیت تریلیۆن و نیوێکی بۆ دەمێنێتەوە کەواتە بۆ خۆی عێراق کورتهێنانێکی یەکجار زۆری هەیە لە دابینکردنی تەنانەت مووچەی فەرمانبەرانیش. حاڵی دووەم ئێستا عێراق بەو ئیتیفاقی ئۆپیک کە دەبێت لە 1.5 ڕۆژانە ملیۆنێک و 600,000 بەرمیل نەوت کەم بکاتەوە لە هەناردەی طبعاً دەبێت هەرێمی کوردستانیش کەمی بکاتەوە چکە ئێستا چاوی لەوەیە ئەم بڕە بەشێکی بەر هەرێمی کوردستان بکەوێت. دەبێت هەرێمی کوردستانیش ئەم ئیتیفاقە جێبەجێ بکە کە من پێم وایە بەرپرسانی هەرێم لەم سەردانەی دواییان بۆ بەغدا بەڵێنی ئەویان بە بەغدا داوە لەگەڵ بەغدا ڕێککەوتون لەسەر ئەم مەسەلەیە